هەوڵی زۆر دران بۆ یەکەی هەفتە هەشتا یەک بگرێتەوە، ینی هاوپەیمانانیش ڕۆلیان تێدا هەبوو بە سەرۆکایەتی ئەمریکا. دەکرێت بزانین کێشەکە بە دروستی لە شوەیە کە تا ئێستا یەکتریان نەگرتوتەوە، ینی خەلەلەکە بە دیاری کراوی. خۆی پرۆسەی یەکگرتنەوە ینی بڵێ چه ریفۆرم و چه یونیفیکیشنی پێشمەرگە بە تایبەتی هەفتا و هەشتا بێنە ژێر چەتری وەزارەتی پێشمەرگە پرۆسەکە بەر لە هاتنی تروریستانی داعش بۆ تەبیعی پێش ئەوەی هاوپەیمانانیش بێن، بەڵام بەهۆی ئەوەی زیاتر مەوزوعی بڵێن بودجە و بە تایبەتیش شەڕی داعش هات ئەولەویەت تەبیعی بۆ ئەوە وازی لێهێنرا. دوای ئەوەش پرۆسەکە لەبەر بڵێن ئایسس تاخیر بووە یاخود بەجێبەجێ نەکراوە بە تەواوەتی، بەڵام سوپاسی هاوپەیمانان دەکەن بەڕاستی زۆر بە جدی لەسەر خەتن و هەروە بڵێن سەرکرداتی پارتەکانیش پشگیری دەکەن ئەوەی کە لە ناو پرۆسەکەین و گوێمان لێ دەبێ. پرۆسەکەش زۆر بە خێرا دەڕۆتە پێشەوە بەڕاستی بە تایبەتی بڵێن بەم ساڵی ڕابرتوو تا ئێستا زۆر ینی بڵێن لیواکانی ئێستای کە لە هەفتا و هەشتا تێنە سەر وەزارەتی پێشمەرگە زۆر خێراتر بوو ئێستا و هیوادارین بە یەکجاری بکرێ بەڕاستی، چونکە ئەوە پرۆسایەکی زۆر گرنگە بۆ هەموو پێشمەرگە و بۆ هەموو کوردستان و بە خۆشحاڵیەوە دەڵێم زۆربەی هەرە زۆر هی فەرماندەکانیش لەگەڵ پرۆسەکەن و پێشمەرگە هیچ تەبیعی پێشمەرگە هەمووی لەگەڵ لە فەرقی نییە، پێشمەرگە لە ژێر یەک ئاڵا و لێک چەتر شەڕی تروریستانی داعش دەکا هیچ فەرقیان پێ نییە بەڕاستی ئەوەی من بینیومە لە ماوەی ئەو هەموو ماوەی کە شەڕ بووە و پێکەوە بوون هەموو جۆرەیەکەکان بینیوە لە محوەر پێشمەرگە فەرقی پێ نییە لە کام یەکە بێ گرنگ ئەوە پێشمەرگی کوردستانە. ئەمە زۆر جێگەی دڵخۆشی پێشتر ڕاستە هەندێک لە فەرماندەکان بڵێن پێیان خۆش نەبووە و هەموو جار باسەکەین ئەمە شتێکی زۆر نۆرماڵە، چونکە لە هەر پرۆسەیەکی وا گەورە خەڵکانێک هەیە بڵێن منسبەکەی لە دەستەدا یاخود پاوەرەکەی لە دەست نامێنێ گۆڕانکاری کە دەکرێت هەندێک خەڵکەی تەبی شوێنیان لە ینی بڵێن ئەو پێگەیکە هەیەی نامێنێ ئەمە بەڵام تەسیرێکی وای نەبووە زیاتر مۆزوعەکە لۆجستیک و ئیمکانیەت و ینی پرۆسەیەکی گەورەشە ئەوە نیە بڵێ وەڵا هێزێکی بچووکە یاخود لیوایەکە یان دوو لیواری یەکەخەی شتێکی زۆر گەورە بووە و ئێستا ئەوەی من ببینم ینی زۆری نەماوە چونکە کەوتۆتە سەر سەکە ئەوەی کە دێ ینی تەنها وەختە و مەوزوعی بودجە ئەوە نەیە. لە نێوان پێشمەرگە و سوپای عراقی بوشایەکی ئەمنی زۆر هەیە، زۆر جاران داعش لەو نێواندەدا چەندین خەڵکی کشتووە ڕفاندووە، بۆچی ئەمە پڕ نەکراوەتەوە تا ئێستاین؟ خۆی پرۆسە ئەو بڵێن ئەو بۆشایەکە هەیە بەڕاستی هۆکاری سەرەکی جەموجۆڵی تروریستانی داعشە بۆ سەر خەڵکی بڵێن سڤیل و بۆ سەر بڵێن لەشکری عێراقی و پێش خاڵەکانی پێشمەرگەش هۆکارەکە تەبیعی مەوزوعەکە سیاسیە ئەمە بڵێن مادەی بەندی 140 دەستوری عێراقی کە جێبەجێ ناکرێ بەداخەوە بە پرسیاری سیاسیەکان بکرێ بە تایبەتی لە بەغدا. ئەوەی تر ئێمە چاوەڕێی ئەو دوو لیوە هاوبەشەین کە بڕیاری کۆتایی دەرچووە و تقریبان ساڵێکە لەسەر بودجە وەستاوین ئەم جارە لە بودجەی 2023 حکوومەتی فدرال بڵێن داخل کراوە هەر لەسەر ئەوە ماوە بژەکە پەسەند بکرێت لە پەرلەمان ئەوانیشەکەونەیش ئەمە هاوکارێکی زۆر باشە بێ بۆ پڕکردنەوەی بۆشاییە، بەڵام کەمن تەبیعی بەس وەکو دەستپێکێک دوو لیوا باشە لە شوێنە گرنگ و هەستیارەکان دائەندرێن ئەمە زۆر شتێکی ینی بڵێن باش و پۆزتیفە و هاوکارێکی زۆری هەردوو لاش دەبێت بۆ ئەوەی ئەم جەمو جۆڵەی داعش کەم بکرێتەوە. هاوپەیمانان ئێستا هاوکاریەکانیان بۆ ئێوە چۆنن؟ ینی ئەمە ڕاستە کە دەڵێن هاوکاریان کەم کردوتەوە مەترسیەکانی داعش ماماون بۆیە؟ خۆی ئەوەی بیستمان لە بودجەی بڵێن کە لە ئەمریکا پەسەند کراوە بۆ شەڕی تروریستانی داعش لە عێراق و سووریا کەم کراوەتە، بەڵام ئێمە وەکو بڵێن لە لانی پێشمەری هەستمان پێ نەکردووە ئەو بڕە موچایە یاخود ئەو لیوە هاوبەشانە کە دامەزرێن ئەو چەک و ئەو بڵێن ئۆتۆمبیلی گولە نەبڕوو ئەمانە هەر دابین دەکرێت لەلایەن هێزەکانی ئەمریکا بە تایبەتی، بەڵام لەمە دووە ئەگەر کەمتر بێ بەڵام ئەوەی گوێمان لێ بۆ هەر بەردەوام دێت. ئێوە تەخمینەکەن ژمارەی چەکدارانی داعش چەند بێن لە کوی ناوچە جێناکۆکەکان و عێراق بەگشتی ئەوەی کایەوە بەدەوە دەچوو دانەسەری کردووە؟
بەڕاستی بڵێن ینی ئامارێکی دقیق نییە بۆ چەکدەرانی داعش چونکە شانە نووسەکان زۆرن بەڵام بە تاکید لە 5,000 بەرەو سەرەوەن ئەگەر هەمووی حساب بکرێ ئەگەر 7,000 بینی 5 و 7 بەڕێی من بەڵام بڵێ لەو شوێنەکە ناکۆکی لەسرە یاخود بڵێ لە بۆشایی ئەمنیەکە ئەوە نییە بڵێ سابتن لەوێ ئەوێ ینی هەڵیان بوار کەوتووە دەرفەتیان هەیە کە زیاتر جەم و جوور بکەن خۆیان کۆبکەنەوە زۆر جار هەن مەسەرەن لە چیا قەرەچۆغ لە مەخواری 6 کە من سەرپەرستی دەکەم ئەتوانین بڵێن لەوێ دائیمن دێن لەو تونێل و ئەشکەوتانە و شەوانیش ئەتوانن لەو شوێنانەی کە چکە جێشی عراقی تەبێی ئەو خاڵانەکە هەنە بەش ناکە بۆ شەو بڵێت و هەموو شوێنێکدا ئەخەی لە جادە سەرەکیەکان هەن لە چەند لادەیەکەن بەڵام بە گشتی شەوان ئەوان هاتوچوان زۆرە و تقریبان هەموو شەو هاتوچوان هەیە داعش کاکسیوان لەسەر بابەتێکی تر لەسەر بڕیاری دادگای عێراق ناوتحریمی کوردستان هەناردەکردنی ڕاگیرا و تورکیاش پێوەی پابەند دەبێ لە دادگایەکی ناوبژیوان دەرچوو لە پاریس سەرنجی تۆ لەسەر ئەم بابەتەچی خۆی ماوەیەکی مشتمەڕێکی زۆری لەسەر ئەم کێشەی نەفتەکەیە و ئەگەر شتێکی نایاسایی بۆ چۆن قبول کراوە لە کۆمەلگای نێودەوڵەتی ئێستش کە بڕیارەکە دەرچووە بڕواناکەم ینی تەسیرێکی زۆری هەبێ چکە ینی بڵێن بە دڵخۆشیەوە کابینەی تازای بەڕێز سوودانی بڵێن هەمانگەیەکی زۆری هەیە لەگەڵ حکوومەتی هەرێم و ئەوەی بیستمە بەیانیش شاندێکی حکوومەتی هەرێم ئەچێ بەرەبەها لە نەتیجە لە بودجە و لەو بڵێن گفتوگوۆی 2 ساڵی ڕابردوو تا ئێستا گەیشتونەتە نەتیجە من بڕواناکەم تەسیرێکی وە هەبێ ئەگەر خۆنە خواستەوای لێ بێ نەفتەکەش نەفرۆشرێ هەوە بودجەی هەرێم دابین دەکرێت لە بودجەی حکوومەتی فدرال کێشەیەکی زۆر نابێ بەڵام ئەمێنێتەوە لەسەر ئەو گرێبەستانەی نێودەوڵەتی لەسەر ئەم پایپلاین و ئەوانێکی هەیە ئایا دەکرێ یان ئەکرێ یاخود بە شێوازێکی ینی کومەتیەکی هاوبەش لە هەردوو لال پێنگ بێدرێ بە کۆنتترۆلکردنەوەی ئەم نەوتە کاکسیوان باسی راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا مەبەستمە لەگەڵ بەڕێزت باز بکەم وەزارەتی دەرەوەی ئەمریکا راپۆرتی ساڵانەی بڵاو کردووە لەبارەی دۆخی مافی مرۆڤ و تێدا ڕخنەی تۆند دەگرێتن لەو پێشێلکاری و گەنداڵیانەکە وەک خۆیان دەڵێن لە هەرێمی کوردستاندا لەلایەن هێزە ئەمنیەکانەوە کە دەکرێن و تێدا لە راپۆرتەکە دەباسی هێزی پێشمەرگەش دەکات بەگشتی من هەر بەگشتی مەبەستمە سەرنجی تۆ لەسەر ئەم راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بزانم خۆی تا چەند دقیقە ناتوانم بڕیاری لەسەردەم بەڕاستی منیش هەر دوێنێ بینی و خوێنمەوە بە تەفاسیل نا بەڵام بە تاکید ئەگەر ئێمە بینە سەر ئەو خاڵی ئەو سیستەمەی کە ئەمریکا پەیڕەوی دەکا یا خودت ئەوروپا پەیڕەوی دەکا لێرە جێبەجێ بکرێ 100% ئەمە ئەتوانم بڵێن ئەستەمە یا مەحاڵە 100% لە هەموو وڵاتەکانیش لە هەموو شوێنێک لە عێراق و کوردستانیش لی بەدەر نییە بە تاکید کەم و کورتی هەیە بە تاکید ئەو سیستەمە دیموکراسیایی کە بڵێ کۆپی پێست بکرێت لە ئەوروپاوە لە ئەمریکاوە لە وڵاتێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمە مەحاڵە بەڵام ئەتوانم بڵێم ئێمە لە دەوروبەرمان بەو ئەزمونونەکەمە بەوەی کە وڵاتیشمان نیە قۆناغێکی یەکجار زۆرمان بڕیوە کە هەرێمی کوردستان زۆر بەرەو پێشچوون کە کەم و کورتی هەیە بڵێ بە تاکید هەیە بەڵام بە چه پێوەرێک ئەگەر ئێمە بە پێوەری صرفی 100% ئەمریکا کە لە خودی ئەمریکا جێبەجێ دەکرێت یان لە ئەوروپا جێبەجێ دەکرێت ئەمە بە تاکید کەم و کورتی زۆرمان هەیە بەڵام ئەوە پێوەر نییە بەڕاستی ناتوانین بڵێم ئێمە ئەوە بشکە نە بەگراوندی بڵێم خەڵکەکە نەهی ناوچەکە نای هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە زۆر شێواز دەبان لە زۆر تەنانەت لە ئاین یعنی بەو ئاسانیە نییە تۆ ئەو دیموکراسیەی کە لە ئەوروپا بە سەدەهان ساڵە جێبەجێکراوە تۆ ئەمڕۆ لێرە جێبەجێ بکێتە بێ وەختی ئەوێ بەڵام ئێمە شانازی ئەەکەن بەو پێکەوە ژیانە بەو دیموکراسیەکە هەیە بەڵام کەم و کورتی هەیە ڕاست کاکسیوان بابەتێکی تر کە زۆر باسەکرێ ئێستا سەبارەت بەو سکاڵایی کە لە کۆمپانیای کۆڕک و خاونەکەی کراوە یعنی مەوەستمەوەکو خۆی باز بکەم کۆمپانی ئەجلیتی کوێتی بەدەنگی ئەمریکای وتووە کە بڕیاری ژووری بازرگانی نێودەوڵەتی بە پێشماردنی کۆڕک و بەڕێز دیارە بە بڕی 1.65 میلیارد دلار بڕیارێکی کۆتایی پابندکەرە ئەم وردەکاریە دەکرێت باز بکەی چۆنیە خۆی وردەکاری هێشتا ئێمە بڵێن محامیەکانی ئێمە کە لە دەرەوەن
دوێنێ بەیانەکەی پێگەیشتووە بە فەرمی راپۆرتەکە دیڕاستەکەن هێشتا نەتیجەکەی دەرنەچووە بڵێن پێمان بڵێن ئامۆژگاری یان چۆنە بێ بە تاکید ئێمە سەرکۆنەی ئەم بڕیارە دەکەین و هیچ حەقی تێدا نیە و ئەکید ئێمە تەمیزیشی ئەەکەین چونکە دوورە لە ڕاستی ینی دوورە لە ڕاستی بەڵام چۆن لەسەر چ بنەمایەک چۆن کراوە ئەمە تەفاسیلە کێشتە لای ئێمە نیە بەڵام بە تەئەکید بەو شێوازێکە کە بڵێن بڕیاری لێ دەرچووە جێبەجێ ناکرێ چونکە ناحەقە و ئەکید پێدا چوونەوە ئەکرێ و تەمیز ئەکرێ و من مطمئنم کە بەو شێوەیە کە دەرچووە گۆڕانکاریەکی زۆری بەسەرداتێ چونکە زۆر دوورە لە ڕاستی ینی تەبیعی ئێستا بچینە ناو تەفاسیل و دیتێل زیاتر لە 6 ساڵێکە کێشەکە باسی لێوەکەن بەڵام ئەسڵەن ئەو بڕیارێکە ئەڵێن هاوبەشی ئۆرەنج و ئاژێلەتی لەگەڵ کۆڕێککە نەماوە تێکچووە حکوومەتی عێراق بڕیاریدەوە بەدەستی ئێمە نییە تەنانەت کە بڕیارەکەش دەرچووە هاتووە چونکە بڵێن بارەگای کۆڕێک لە کوردستانە لە هەولێرە کە بڕیارەکەش دەرچووە ئێمە ماوەیەکی یەکجار زۆر نزیکەی 2 ساڵ محاولەمان کرد جێبەجێ نەکرێرە تا کێشەی خۆیان لە بەغا چارەسەرەکەن بەڵام نەبووە و حقوقیشیان ئەوەی کە باز دەکرێت هەمووی هەیە لای ئێمە هیچ شتێک نەفەوتاوە هەموو شەراکەتیان هەیە هەموو مدیرەکانی خوان بوون ئەو کاتەی باسەکەن بەڵام ئەلاکولین ئەمە ئەمێنێتەوە بۆ محامیەکان و بۆ بڕیاری تاانەکە کە ئێمە لێ ئەدەین و تەمیزیەکەینەوە ئەو کات ئەتوانین ئەم وەڵامانەتان بدەینەوە کە بەڕوونی بزانە چۆن کاکسبان ئەم بڕێک جار زۆرە بەک بازەکرێت لە توانای کۆڕک و ئێوەدا هەیە کە ئەم بڕە پارێ بدەنەوە لە ئەگەری ئەوەی کە بڕیارەکە کۆتاییە و دەبێت پابندکار بێ هیچ ڕێگەرێکی ترتان نەبێ ینی شیانی هەیە کوڕکی لکۆم ئەگەر نتوانێت بداتەوە مایە پۆچبوونی پێڕابگەنی ینی زۆر باسیوانە نە مایە پۆچیش خۆ چکە ینی بەشدار بووی هەیە کوڕک کۆمپانیایەکی تەلیکۆمە مۆبایلە بەشداربووەکی یەک جار زۆری هەیە لە سەرتاسەری عێراق ئەمە ئەکید وەناکرێت بڵێ کۆمپانیێکیەوە دائەخرێ بە گفتوگۆەوە و ئەو مەبالغەش کە کراوە بەڕاستی ینی شتێکی خەیاڵیە کە ئەوانیش باسی لێ ئەوەکەن چونکە علا کولین تەفاسیلی زۆر هەیە لە ئێستا باس ناکرێت تا بڕیاری مەحاکمی نیهایی دەرنەچێ بەڵام ئەو بڕە ئەکید وانە بێ ئەوەی کە ئەو باسیەکەن و بێ بنەمایە هیچ ینی تۆ قیمەتی کۆمپانیایە خود ئەو کۆمپانیایی کە هاتووە بڵێن سەهمی کڕیوە بەشداری کردووە قیمەتی چەندە تۆ بێ زەربی ملیاری بدێ و ملیارە 650 کەمە شتێکی ناڕەوایە بەتاکید ناڕەوایەوە جێبەجێش ناکرێت بەو شێوازە چونکە ڕاست نییە لە دوای کە ئەوەی بڵێن ئستێناف دەکرێت خۆ تاعنی لێدرێ زۆر دائبەزێ دەڵێن بڕیاری دادگا تۆمەتەکانی ئەوانیان ینی پشتڕاست کردوتەوە لەوەی کە کۆمپانیای کۆڕک تیلیکۆم و خاوەنەکەی تێوەگەڵاون لەگەم دەڵی سەبارەت بە مافەکانی ئەو کۆمپانیایە تۆ لەسەر ئەمە چیتێ ئەمە ناڵێم ئەبێ بڕیارەکان محامیەکان کە دەرچوو کە ئێمە تاعنی لێ ئەدەین ئەو کات بەو دیکومنتێکە پێش ئەکەشەکەین ئەو وەخت ئەتوانی باس بکەین بە قسە ئێستا پرسیار لەوان کەی خوان حەقەکەن لێ ئێمە بکەین ئێمە خۆمان حەقەکەین بەڵام ئەوەی کە باز دەکرێ و کە کراوە تەنانەت ئەگەر کە غەڵاتێکیش دروست بووە لەو ئیدارە بۆ کە ئەوان دانەوە نەک ئێمە نەبوون ینی ئێمە ئیدارەمان بەدەست نەبووە ئێمە بڵێن بردین ئیدارەکە بەگشتی لە CEO و هەموو سێلڤەلەکان ئەوان دانەوە ئەو کاتێک کە ئەڵێن ئەم شتەکراوە ئەو کاتە بۆ کە ئیدارە بەدەستی خۆیانەوە بۆ نەک بەدەستی هەوڵتان نەدەوە بگەنە ڕێکەوتێکی هاوبەش لەسەر بڕێکی دیاری کراو تا ئێستا ناچونکە ئەوان محکەمان دژی عێراق کردبوو بەڵام ئێستا احتیمالە دەست پێ بکەن مەسەن گفتوگۆ لەگەڵ سەرروکی هەرێم سەرروکی حکوومەت هیچ کار بەدەستکردی باڵا ئەم پرسەت تاوتوێ نەکراوە کەس نیگەرانی بە جاناتین ڕانەگەیان دل سەرم پرسەر کۆمپانیایەکی بڵێن کارتی تایبەتە عێلاقەی بە کەسی سیاسیوە نییە چکە بڕەکە دەڵێن یەکجار زۆرە بۆیە ئەگەری هەیە حکوومەتی عراقی ینی ئەمە فەرز بکە لە سەر هەرێمی کوردستان و خۆیان لە بودجێ هەرێمی کوردستان بیبڕەنە ئەگەر هاتە کۆڕک نەیتوانێت بیداکەن نەخێر چ عێلاقەی بە حکوومەت نییە ئەگە جێبەجێش بکرێت تەنانەت ئەم بڕیارە لە ئەگزیتی ئەمریکا ئەو شەریکەی ئاجلێتیکە ئێستا باسەکە چووە عینی تۆهمەتی بە حکوومەتی عێراق کردبوو پێش تقریبان ساڵ و نیوەیەک بڕیاری کۆتایی دەرچوو کە نەخێر ئێوە خاڵەکانتان جێبەجێ نەکردووە و حکوومەتی ئەوەیە یەکەم جاریشە
دەوڵەتی عێراق لە محکەمەیەکی دەولی بیباتەوە لەو کەیسە بردوێتەوە و گوتوێتی نەخر ئێوە خاڵەکانتان جێبەجێ نەکردووە و مافی خۆمانە وەکو دەوڵەتی عێراق ئەم بڕیارە لە ئەمریکا دەرچووە دژی ئەوان بۆیە حکوومەت بڕواناکەم تەدەخل بکە هیچ ئیزافەیە بکرێت ئەگە هەبی لەسەر ئەم بابەتە بۆ ئەم بابەتە ناوەڵە ئێمە چاوەڕێیەکەین یعنی هیوادارین لە ماوەی 2 تا 3 مانگ هەواڵی زۆر خۆش تەنانەت بڵێن بە عەکسی ئەوانێک کە ئێستا دەرچووە گوێتان لێ دەبێ گوێبیستی بن